بەغدا بۆ دەنگدان هۆشداری بە هێزە ئەمنیەکان دەدات. بەکارهێنانی هێزە ئەمنیەکان و فەرمانگە حکوومیەکان لە سلێمانی حکوومەتی عێراقی هێنایە دەنگ. تەنها 3 ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردنی دەنگدانی تایبەت لە هەرێمی کوردستان. بە پێی ئامارەکانی کۆمیسیۆنیش سەر و 200,000 دەنگدەری تایبەت لە هەرێمی کوردستان هەن. هەموو ئاماژەکان بەو جۆرەن کە کۆمیسیۆن چاودێری هەڵبژاردنەکەی زۆر چڕتر کردوێتەوە و داوا لە هێزە ئەمنیەکان دەکات ئازاد بن و لە ژێر فشاردا دەنگ بە هیچ کەس و لایەنێک نەدەن. بەپێی زانیاریەکان حکوومەتی عێراقیش لە ڕێگەی کۆمیسیۆنەوە پەیامی ناردووە بۆ ئەو فەرمانگە و هێزانەی کە فیدراڵین و سەر بە عێراقن. لە نمونەی فەرمانگەکانی پاسپۆرت و نشینگە، ناسنامەی باری شارستانی، بنکەکانی هەواڵگری عێراق، پاسەوانی سنوور کە هەر کەسێک لەو کارمەندانە کە دەنگدانی تایبەت دەیانگرێتەوە سەرپێچی نەکەن و نەبنە ئەجندای هیچ کەس و لایەنێک. بە پێچەوانەوە بەرپرسیار دەبن و سزای یاسایی دەدرێن. هاوشێوەی ئەو دەستگا فیدراڵیانەی دەستگای هەواڵگری و چەند دەستگایەکی ئەمنی عێراق لە هەرێم کارمەندیان هەیە و داوایان لێکراوە بێلایەن بن. حکوومەتی عێراق داوای کردووە هێزە ئەمنیەکان نەبنە ئەجندای هیچ لایەنێک. ئەمەش هاوکاتە لەگەڵ بڵاوبوونەوەی زانیاری لەسەر دەنگدانی هێزە ئەمنیەکانی یەکێتی بە زۆر کە لەژێر ناوی ڕاهێنان و تێستدا دەنگیان پێدراوە. بۆیە لە ئەگەری هەر سەرپێچیەکی هێزە ئەمنیەکان لە دەنگدانی تایبەت ئەو هێزانە بەرپرسیار دەبن بەرامبەر بە حکوومەتی عێراق بە تایبەت چاوەکان لەسەر سنووری سلێمانین. بەپێی زانیاریە پشتڕاستکراوەکانی تیوار لە سنووری پارێزگای سلێمانی بە قەزا و ناحیەکانیەوە هێزە ئەمنیەکان بەڕێوەبەری خوێندنگەکان و ناوەندە پزیشکیەکان و فەرمانگە حکوومیەکان ئاگادار کراونەتەوە کە دەبێت بە شێوەی لیژنە و گروپ سەردانی ماڵان بکەن و بانگەشە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بکەن. هەرەمەشە حکوومەتی عێراقی هێناوەتە دەنگ و داوا لە کارمەندانی حکوومەت و دەوڵەت دەکات کە بێلایەنی خۆیان بپارێزن و نەچنە ژێر باری هیچ هەڕەشەیەکەوە.